مجارا پودکاستا چاوی سیام کو حسین عمر پیشکش دکه وی جاره گرینگ بو. هر دمه گرینگن لوی جاره گرینگ تر بود کارم بیجم. چما جبر کو بابتا حسین عمر لگل میوان خو گوتو بیش کر چونا شانده انا کسی بو شامی. میوان پودکاست جی سیاست مداره کی ناسکریه لروش آوای کردستان سروک تفگرا خوابونه عبدالباقی یوسف. دبیجه هلوستا حکومت سوریه هاتیه گوهرتن لگور گوتناوی انا کسی دخواست لگل حکومت بجوه لی حکومت نآمده بو لگل انا کسی بجوه گوت نه حکومت دخوازه انا کسی ببینه لگور گوتناوی حکومت دخوازه به هفدیتنا تکانه تنه لگل انجمن کردی انا کسی شام دخوازه یک ریزی کردی خراب که شام دلیل پیشیا شاندا یک گرتی و نکریا چما و خواندن جعالیه کی جنابوی شانده را دشینه. بێگومان ئەگەر مرۆ لەوێ هەڵوەستا حکوومەتە سووری وەگوتی بنەڕێ مرۆ دبینێ بەڕەڤاژی هەڵوەستەوەی بەرێنە یعنی ئەنجومەنی نیشتمانی کورد دەستپێکە وێ ڕێژیمی دەمەکی کورد شاندەکە وێنا لە شام بوو بهتری جارەکەی و گەلێکی ژل شامێ با و گەلک هەولدا گۆ ئەحمەد شەڕع ببینێ یا کەسێکی دیتر ژە سەفەی نزیکی وی لێ وی چاخی کەسێکی پێشوازیاوانە نەکرد ئەزانم حتا هەن واستەژی خستنا مەسەلەیەدا و تشتێکی ولۆ پێک نەهات دەجەنەها ئەv هەلوەستان و نەگوهرتنەکە باشە مامۆستا نا ئەv گوهرتنا هەلوەستا شامێدا چێ بووە لەمبەر ئەنە کەسە هەرێنە سەر بەڵێ ئەزێ ئێمە سەر بەڵێ یا دو یعنی کۆنگرێ یەک ڕێزی و یەک هەلوەستا کوردی دمهانی سانە چووی دەچێ بوو وی چاخیجی ئەو شانە کوردی ئادەر چوژوی کۆنگری نیوێ وێ هەڤالێ ئەنە کەسێنە دیسە داخوازکردن ژە حکوومەتە دەمکی ئەوانە قەت ڕێ نەداوانە ڕێ بەروانە گرت و نەڕازیبوونا خوا لەسەر وی کۆنگری و بریاری وی کۆنگری برن ژبەر وێ بەڕاستی ئیرۆ بەخوادانە ئەنجومەنی نیشتمانی کورد شام یعنی گوهرتنەکی سیاسی هەیە لێ بەهۆریانمدا یعنی نا ئارمەنجاوێ گفتوگۆنا لەگەل ئەنجومەنی نیشتمانی کورد بقاسی دخوازن سەفەیەکی کوردی ژهەر بخن بله لێ مامۆستا ئەنجومەن دەبێژێ ئەمێ بە هەڤئاهەنگی لەگەل شاندەیە هەڤبەش بە ئاگەهداریە جەنەرال مەزلوم عەبدێ و ئەمێ لورژی تەکەزیە لەسەر کۆ شاندا یەکگرتی یا کورد ئەو نونەرێ کوردایە divê çarçoveyê de baweriya te ne pêngaveke baş e belkî deriyekî veke ئەگەر تشتێکی ولۆ هەبێ وەک گوتی هەر تەکەس بکەن و ئەمێ بخوا بەردەوام نەکەن دوان گفتوگۆدا ئەگەر نەدی چارچێوە ئەو شانە کوردی ئاهاتی دەستنیشانکەری بێ هەڵوستێکی ولۆ بدن باشە لێ ئەدبێژم تا ئەv هەڵوستا سووری هاتە گوهرتن بێگومان تشتن هەنا ئەو تشتێ هانا ئەدبینم بجە ئاوا تشتا تژمەرە شکەرە بکەیت باشە مامۆستا ئەو تشتێک و باوەریاتەدا گوهرتنێ بوونە تژمەرە نیشان بدی سپاس دو باوەریامدا بەرینهاژی مەقالەک گۆتارێک من نویساند دەما سەرۆک ئاردۆگان لە بیرئانینە شەڕێ مەلازگوردێ و گوت گۆ ئەم کارن ئەمن ئێ کووردا بپارێزن و ئەو کوردێ بەرێ خۆ بدنەما ئەوێ سوودمەند بن و ئێ بەرێ خۆ نەدنەما ئەوێ بخسرن و دوورە گوت گۆ بەرەزانە بن گۆ شوور هاتە کشاندن یعنی جهێ گفتوگۆ و قەلەمێ نامێنێ یعنی ئەف گوتنەکە بەڕاستی گەلێکی نەخۆش بوو پشتی وێ وەزیرێ دەرڤەی تورکیا هاکان فیدان دەبێژێ هەند
دۆستێ مەش پارتیە کوردی و ئشارەت کرد لەسەر ئەنجومەنێ نیشتەمانی کورد گفتوگۆ یعنی اتصال مارەکردنا مامۆستا وەکە کۆت دەبێژێ بە خوێندن ji ئەنقەرە هاتیە نەش شامێ هاتیە دووەها ئاماژەت کرد بەهوەریامدا بێگۆمان یەک ژێ وەک گوتی ڕۆلێکی سەرەکایی ئەنقەرە دوی وارێ هادا هەیە